او بتایبەتە بۆ کۆخەومێتی شاخەسوور ئەو دڵام دژی گۆرەگیە سەڵاو دەچەم شەماڵ دژی شقاروتەی گۆران و عەشەتی گۆران عزیز بەگیانی نیم بە دنیاوە عزیز بەگیانی نیم بە دنیاوە ماجا دایگەردون ئاخ مامێ لە منێ ڕوویداوە قەزاوی دەگیانمێ بۆچی واکەی قەزاو دەگیانمێ بۆچی واکەی هەرواکو خەریب لە دوێ سەیرەکەی هەرواکو خەریب لە دوێ سەیرەکەی عەشەتی گۆران و شقاروتەی دژی چامانە سەڵاویان لێبێ بژی ڤیدۆ گوڵزار عەشەتی شقاروتەی و گۆران عزیز بەگیانێ نیم بە دنیاوە عزیز بەگیانێ نیم بە دنیاوە ماجا رایگەردون لە منێ ڕوویداوە ماجا رایگەردون لە منێ ڕوویداوە تەنیا مەرگم شەو نایە مەرامێ تەنیا مەرگم شەو بۆ لام بێرەوە بۆ ماڵی دڵمە سەرێ بەرەوە لای کوێ خاوێت ئەمشەو بێرەوە یاد ئەو دڵم خامش تایبەتە بۆ کۆخەومێتی شقاروتەی و عەشەتی گۆرانی شەماڵ سەڵاوی لێبێ چیەکەی کەسەکەم گیانە چی لە شەوکەمم کە بێت سێرە ماوەتەوای چی لە شەمی کەم گۆرەگیان بێت سێرە ماوەتەوە خۆ من ڕۆژی ڕووناکم وەک شەوە بۆچی بۆ یەک دەقەژ ناگەڕێتەوە گیانە خۆری هەموو کەسێ بەیانیان هەڵدێ خۆ من هەر عەسرە خۆرم هەڵایە و خۆرم ئاوابێ گیانە دڵم شکاوە یاخوا دڵیان بشکێ من دوعا دەکەمای کوێ خاکیان تۆ بڵێ ئامین کورە مێردەکەی بمرێ خوایە گیان بێ بە بێوەژن قەزاوی لە ماڵمێ نەیکەی بەعادەنێ قەزاوی لە ماڵمێ نەیکەی بەعادەنێ لەگەڵێ بێوەفا مامومێت چەند ساماڵ نەیکەی ڕفاقەنێ لەگەڵێ بێوەفا نەیکەی ڕفاقەنێ ئەوش بە شەفاعومێتی چەمچەماڵ و چراغەڕوت و عەشەتی گۆران و ڕابەرگیان قەزای لە دڵم سەیرانگەی شاخەسوور
جوان موزیک و ماما رضا بشی ئەوە ژەبۆ کۆ خاومێتەوە مقامە گەلە چراینا حەزان خاڵوە گیان تا بەیان گڕیان چرای من و تو که خوامیان گیان زو خاموش کریان زو خاموش کریان چی بکەم لە ئیلایی چی بکەم لە پەروەردگار خاسەدا بە خراپ خراپەدا بە خاس صدای چاوکاڵایانێ بۆنی هەڵایەڵایانێ صدای چاوکاڵایانێ ئەی وەی 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 مایانێ بە کراسی کاتە هەی مەڵیان لە پی مەسوورە کاسەکەی باری سوورە ئەوە ژەبڕە کۆ خاومێت بەزایە ناچێت پیاده آدم ای قرآن بیانا دستی پیاده آدم ای لا توزیاتنی بین باکرسنا آدم بانی غلای آدم صدای چاوکا آدم ای وی 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 مایا بیانی بکراسی کتاب ازبوکی خواهدو سیرنگ جوانه سلااو دا ویدیو بۆ زار و کاکە شوان و کاکە ڕۆزا هەیدە ساڵ خۆش بێت